من ناوم ئاودەنگە دەرچووی بەشی پزیشکیم 10 ساڵە بێ بەشی پزیشکیم تەواو کردووە چەند ساڵێک کاری خۆبەخشیم کردووە بەڵام هیچ دەرفەتێک نەبووە بۆ دامەزراندن بۆیە بیرمان لەوە کردەوە بڕیارمانە کە شوێنێکی ناخواردی بەیانی دابنین بە حکمەوەی کە من لەگەڵ ئیشی خۆبەخشیەکەمە دەستم ما بە ئیشی شیرەمەنیش لە بواری شیرەمەنیە دەستم کرد بە ئیشکردن نزیکەی 10 ساڵە بێ لە بواری شیرەمەنیا کارەکە بۆیە بڕیارمە بەرهەمێکی تایبەتی خۆمم هەیە دابەشکاریم هەیە بۆ نزیکەی لە سانەوەی شیرەمەنیەکانی سلێمانی بڕیارمە ئەم پەنیرە ئەم بەرهەمەی کە هەمە بە خەڵکی بناسیێنم بۆیە بیرمان لەوە کردەوە ڕێگەیەک هەبێ بۆی خەڵک زیاتر ئاشنا بێ بەم بەرهەمەی ئێمە بڕیارمانە کە نانێکی بەیانی دابمەزرێن خاکەمیو بیرۆکە و دیزایانی شوێنەکەش بڕیارمانە شوێنێکی فۆلکلۆری کوردەواری بێ ڕەنگە زۆر شوێن هەبێ کە هەوڵیان نابێ بە شێوەیەکی کولتوری دایبنێن بەڵام ئێمە بیرمان لەوە کردەوە کە دارەڕای تیا بێ دیواری قورمان هەبێت چەند جیاوازیەکی کەمان هەبێت لەگەڵ شوێنەکانی کە تەنانەت ئێمە مێز و کورسەکانیشمان دەستکردی خۆمانە ینی خۆماڵی دروست کراوە لە ڕووی خواردنەوە هەموو خواردنەکانمان کوردەواریە تەنها بەرهەمێکمان هەبێت کە بەرهەمێکی شوێنێکی کەوی دەروی وڵاتە لەبەرەوەی هەندێک کەس خواستی لەسەر ئەگینا تەواوی بەرهەمەکەمان کوردەواریە و لە ساڵ 9 بۆ 5 لەلایەن خۆمانەوە دروستەکرێت بیرمان لەوە کردەوە شوێنێکی وا دابنین کە ڕێگەی ئیستیحامەوانە تۆزێکەم بکەینەوە ئێمە بەردەمان مەجالیی زۆری وەستانی سیارەمان هەیە لەو بەریشەوە ئەتوانێت سیارە بوەستێ یعنی جەنجاڵی بۆ میوانە ئازیزەکانی هیچ دروست نابێت ئێمە لێرە نزیکەی 4 بەرهەممان هەیە هی خاکەمێ و تایبەتە بە خۆمان کە لە هیچ شوێنێکی کە ئەم بەرهەمانەمان نییە بەرهەمێکی تریشمان زیینوو کردوێتەوە کە ئەوە ساڵانی زوو ئەخورا شفتە بە هێلکە کە ئەمە بەرهەمێک بوو جاران خەڵک خواردێتی و هەوڵمانە جارێککە زیینوکەینەوە و پێشکەشی میوانە ئازیزەکانی بکەین ئەو بەرهەمانەی کە هەمانە تایبەتە بە خاکەمێ و سەرتێژی شیرمان هەیە کە تایبەتە بە خۆمان و لای ئێمە هەیە ڕەنگە لە شوێنانی کە هەبێ بەڵام بەو تامە ئێمە نییە چونکە ئێمە خۆمان بەرهەمی هێنین پەنیری ڕەشکەمان هەیە ئەم پەنیرە تایبەتە بە خاکەمی و خۆمان دروستیەکەین پەنیری سادەمان هەیە هەر تایبەتە بە خاکەمی و خۆمان دروستەکەین تێکەڵەیەکی تایبەتی خۆشمان هەیە دووسێ زۆر بەرهەممان تێکەڵاو کردو و شتێکی تازەمان لێ بەرهەم هێناوە ئەوەش پێشکەشی میوانەکانەکەن کە ئەم 4 بەرهەمە لە هیچ شوێنێکیکەیە دەست ناکەوێت بیرۆکەی ئەوەی کە ئەم پەنیرە ئەمەوێ ئەوە بۆ بینەرانی عزیزی کورسات ڕابگەێنم کە ڕەنگە یەکەم براندی پەنیری کوردی لێرەوە ڕایبگەنین براندی خاکەمی و پەنیرەکەمان بڕیارەی ناوی بنین خاکەمی و